السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشك باشەکەم. باش مۆستا. زۆر سپاس، خوا لە ڕازی بیا ڕەبی. سلامەتی لەگەڵتووە. مامۆستا پرسیارێکمانەیە. بەڵێ فەرموو. مامۆستا شتێکێ مردووی ئەمرێک ئەگاتە چل ڕۆژ پێی ئەڵێن چلەی بۆ بکەن. مامۆستا ئایا چلە حرامە یا حەڵاڵە؟ چلە بۆ مردوو بکرێ. چلە بۆ مردوو بکرێ. بەڵێ وڵامت دەدەمەوە ئینشاءالله. پرسیاری دومیش مامۆستا. بەڵێ فەرموو. داعی لەبرنەکە مامۆستا سۆزەستینم تاوانێ. خوش فەردە ئینشاءالله ئاساییە. پێی نەخۆشم بە ئیستراحەت پرسیارەکەت بکە. ئاساییە خوش فەردە. والله مامۆستا دڵم تاوا نییە. لەدای مردی باقۆ تووشم ڕۆڵاتێ بوومە. ئینشاءالله خوش فەردەدا و کەفارەتە وەزری قیامەتە. ئاسایە خوشکە کاڵەکە هین نەبوو بە دەرفەتێکی تر. خوش فەردە و ساو سەلامەت بی ئینشاءالله. پەیوەندی یەکەممان کاڵێخان دیارە پرسیارەکانی بۆ تەواو نەکرا و مێدم وایە کە خوای پەروەردگار خوشکە باشەکەم خوش فەرد بدای ئینشاءالله. ئینشاءالله نەخۆشێکی ئاساییە ئەم سەرما و قوڕکێشانەوەش هەم کەفارەتی گوناهە هەم ئەجری قیامەتیشە. ئەڵێ ئایا چلە بۆ مردوو بکرێ حەڵاڵە یان حرامە؟ بەدڵنیاییەوە حرامە. نابێت چلە بۆ مردوو بکرێ. پرسە لە دینی ئیسلامی ئێمەدا بۆ ئازیزترین کەست تەنها هاوسەری ژیانی لێ دەرچێ 3 ڕۆژە. هەر کەسێکی ئازیزت بمرێ نابێت لە دوای 3 ڕۆژەوە ئیتر تەعزیە زیندوو بکرێتەوە. ئیلا ژنێک کە پیاوەکەی دەمرێت 4 مانگ و 10 شەو پێویستە پرسەی پێوە دیار بێ، تەعزیەباری پێوە دیار بێ. بەڵام 4 مانگ و 10 شەوە کە تێپەڕی ئەبێ ئەمیش وردە وردە لەگەڵ ژیان و سروشتی ژیانە ڕابێتەوە ئاسایی بێتەوە. ئەو چلەی کە دەکرێت ئێستا لەگەڵ ڕێزم بۆ هەمووانی کە دەیکەن خەڵک بۆ خۆی چۆنی دەکا کەیفی خۆیەتی، بەڵام بە ناوی دینەوە نەبێ. لە دینی ئیسلامی ئێمەدا چلەیەکمان نییە بۆ هیچ کەسێک، چونکە چلە بۆ پێغەمبەری خوا نەکراوە صلی الله عليه وسلم، بۆ سەحابە عەزیزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکراوە. ئاەتێک فەرموودەیەکمان نییە. بەڵام هەمانە کە نابێ برینەکان زیندوو بکرێنەوە دوای 3 ڕۆژ دوای ماوەیەک وردە وردە خوای پەروەردگار سەبووری دڵ و دەرونی ئەو کەسە دەدا کە ئازیزێکی لەدەستداوە. کاتێک کە چلە دەکرێت سەر لە نوێ برینەکان نوێ دەبنەوە، سەر لە نوێ خەمەکان زیندوو دەکرێنەوە کە ئاینی ئێمە ئیسلامی ئێمە دینی ژیانە. مردوەکان ڕێزیان لێ دەگیرێ، پەرۆشمان دەبن، بەڕێیان دەکەین بەرەو قیامەتی خۆیان، هەمیشە لە دڵماندان، نەک تەنها لە چلەدا، نەک تەنها لە ناوجەژناندا، بەڵکو مردووە ئازیزەکانمان، کەسەکانمان هەمیشە لە دڵماندان. ئەگەر چاکەکار بوو بن دوعای خێریان بۆ دەکەین، هەوڵ دەدەین چاکەکانی ئەوان تەواوکەین. ئەگەر کەسانی خراپ بوو بن خوا پەناماندا دوعایان بۆ دەکەین یا ڕەبی خوا لێیان خۆش بی، هەوڵ دەدەین ئێمە وەکو ئەوان نەبین. حەیف فڵان کەسی ئازیزم لە دنیادا خواپەرست نەبوو، با من دەرسی لێ وەرگرم من خواپەرست بم. حەیف ساردە نوێژ بوو تو خوا ئێستا دەستی لە دنیا بەربوو با من نوێژەکانم ڕێک و پێک بکەم. حەیف زمانی باش نەبوو تخوا با من زمانم باش بێ، یا ڕەبی خوا لە گوناهەکانی خۆش بی، دوعای خێری بۆ بکە. ئێمە لە جیاتی چلە بۆ مردوەکانمان بکەین، سەدەقەیان بۆ دەکەین، خێریان بۆ دەکەین، خێری نەبڕاوەیان بۆ دەکەین. مزگەوتێک کرا بە خێری مردوەکەم بەشداری دەکەم، بیری ئاوێک هەڵکەندرا، قوتابخانەیەک دروست کرا، خوێندن خەستەخانەیەک حکومی دروست کرا، خێرخواز دروستی کرد بۆ گەڕەشێکی بێ خەستەخانە و بێ نەخۆشخانە، من بەشی خۆمی تێ دەکەم. پردێک دروست کرا ڕێگەوبانێک چاکرا کە دەستگاکانی خێریەک جار زۆرن. ئێمە مردوەکانمان ئاوا دەکەین، بەڵام ئەوەی یارمەتی دەین، بەڵام ئەوەی کە دەنابێت فەرموود کاڵێخان چلە بۆ مردوو هەر کەسێک چۆنی دەکا کەیفی خۆیەتی، بەڵام کەس نابێت ناوی ئاینی لەسەرنێ. نەخێر لە ئاینی ئێمەدا چلەمان بۆ مردوو نییە، وەکارێکی حرامە، وەکارێکی بێ شەرعیە.